ئەمڕۆ دەی سێە دیارە ئەمە بە نووسراوی فەرمی لە وەزارەتی پەروەردەوە وەکو پەروەردەکانی کە ئێمە ئاگادار کراینەتەوە و بە ڕێنمایی جەنابی وەزیر ئەم مەراسیمەمان بەرز ڕاگردووە. ڕاستە لەوێ پشووە بەڵام لای ئێمە پشوو نییە و بە تایبەتمەندیەکیشمان داوە لە بەر مانگی ڕەمەزان هەنێ چالاکیەکانمان نەکردووە بەڵام بەرز ڕامان کردووە لە هەموو قوتابخانەکان و ئاڵای کوردستان و جلی کوردی پۆشاکی جلی کوردیمان با بڵین لە هەموو قوتابخانەکان قوتابیان و خوێندکاران پۆشیانە و ئەمەش بارکی خۆمان زانیوە لە هەموو بۆنەتەوایەتەکان خوێندنی کوردی دوا ناکەوێت و ئەمەش پۆشینی جلی کوردی دارە ئەمە ڕەمزێکە یادی نەوەکانی خۆمانێکەکەینەوە کە ڕۆژانێک بۆ لەسەرم جلی کوردیە ئەزێت دراون ستەمیان لێکراوە نەیانتوانیەوە بیکەنە بەریان هەتاکو نەتوانرا ناوی مناڵەکانمان لەم شارەیە بە کوردی بنین و جلی کوردی لەبەرکەین و بە کوردی قسەکەین. بۆیە ئێستاش ئێمە بەپێی فرمانێکی وزاری کە بارکی خۆمان زانیوە ئەممان جێبەجێ کردووە لە ناوەندەکانی خوێندنە. بۆ کەرکووکەم یادکردنەوە وڵی ئەگەر بۆ هەموو شارەکان گرنگیکی بێ بۆ ئێمە دووجا گرنگیە ئەمانەیە منداڵەکانمان گۆشکەین بە هەموو بۆنەتەوایەتەکان و لە بۆنەتەوایەتەکان نامانەوێت دواکەوین و ئاڵای کوردستانیش لە هەموو مەراسیمەکانە هەڵدەدەین و سوپاس بۆ هەموو لایەک و هاوکاری هەموو قوتابخانەکانەکەین کە بەڕێوەرەکانیان لە ئاستی ئەوەیان کە هەر ڕێنمایەکی لە وەزارەتی پەروەردەوە دێ جێبەجێکەن و سوپاس بۆ سەرپەرشتیاران و هەموو بەرپرسی هۆبەکانمان لە خوێندنی کوردی بە هەموو لایەکمان ئینشاءڵڵا ئەم بۆنانە بازوندیە لینەوە.